فاطمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هاتە لای باوکی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله ئیزنم بدە خزمەتکارێکم بۆ پەیدا کە بەڕاستی هیلاکەم ماندووم لە ماڵەوە پێویستمان بە خزمەتکارێکە بۆ یارمەتیمان بات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شتێکتان پێ بڵێم لەو خزمەتکارە بۆتان باشتر و چاکتر بێت؟ فەرمووی بەڵێ. فەرمووی کاتێک ئەچتە سەر جێگاکەت 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحەمدولله، 34 جار بڵێ الله ئەکبەر. ئەوە لە خادمێ بۆت خێرترە. دەفەرمێ واللهی کاتێک ئەم زکرەمانە کرد شەوانە پێشەوەی بخەوین خوای پەروەردگار بەرەکەتی هاوردە ئەو ماڵە پێویستمان بە خزمەتکارش نەبوو. یعنی کاری ڕۆژانەشمان زۆر بە ئاسانی جێبەجێ بوو. یعنی خوای گەورە وزەتە داتێ، تااقەتە داتێ. ويزيدكم قوة إلى قوتكم. بۆیە لە هەر ماڵێکە هەر شخصێکە بێهێز بوو لاواز بوو خێزانی خۆی بە تەوبە بکە، استیغفارکە، بە ذکر و یادی خوای پەروەردگارکە. والله خوای پەروەردگار ويزيدكم قوة إلى قوتكم. هەر ملەتێک ملەتەکەی خۆمان چەندێ دەست بە دینەوە بگرن ئەوەندە پتەوە بن، ئەوەندە بەقەوەتە بن. والله چەندێ زەلیل بین، چەندێ ژێردەستە بین، چەندێ نۆکەری بکەین بۆ ئەم و ئەو والله خوای گەورە زەلیلمان نەکات. بۆیە با پشت بە خوای گەورە ببەستین وەکو چۆن پێغەمبەران پشتیان بە خوای گەورە بەست، ئێمەش دەبێت پشت بە خوای گەورە ببەستین بۆی خوای گەورە سەرکەوتومان کات.